قەیرانی دارایی حکوومەتی عراقی ناچار کرد پەڕاوی چاکسازی ئابووری بۆ پەرلەمان ئامادە بکات و داوای ڕەزامەندی بۆ وەرگرتنی قەرز بکات کە لە مانجی نیسانەوە بەهۆی داڕمانی نرخی نەوتەوە تاکو ئێستا حکوومەت بەدەست دابینکردنی موچە و کەمکردنەوەی قەبارەی خەرجی بەکاربردنەوە دەناڵێنێت. دکتۆر بەشیر حەداد لە نوێترین لێدوانی بۆ کوردستان 24 ئاشکرای دەکات وەزارەتی دارایی پرۆژەی یاسای قەرزی ناوخۆیی و دەرەچی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردووە داوای ڕەزامەندی بۆ وەرگرتنی 41 تریلیۆن دینار قەرز دەکات بۆ ئەوەی تاکو کۆتای ئەمساڵ موچەی فەرمانبەران گەرانتی بکات و کورتێنانی داراییەکەشی پڕ بکاتەوە. ئەم هەفتەیەش دەخرێتە کارنامەی کۆبوونەوەکان و خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ دەکرێت. بەڵام کوردستان 24 زانیوێتی کە زۆرینەی پارلەمانتاران ناڕازین و بەڵکو ئیمزا بۆ لە پێچینەوەی وەزیری دارایی کۆ دەکەنەوە بۆ ئەوەش سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عراق کار بۆ بانگێشکردنی مستەفا کازمی سەرۆکوەزیران و عەلی عەلاوی وەزیری دارایی دەکات. ئەمە لە کاتێکدا حکوومەتی عراق نزیکەی 19 میلیارد دۆلاری قەرز کردووە بۆ ئەوەی چارەسەری قەیرانی دارایی بکات و موچەی فەرمانبەران بۆ 3 مانگ دابین بکات کە بەهۆی داڕمانی نەوتەوە دووچاری بووەتەوە. لەبارەی پەراوەکەشەوە کە بڕیارە ڕەوانەی پەرلەمانی بکات حەسان تۆفیق ڕکابی پەرلەمانتاری عراق دەڵێت ئەو داواکاریە حکوومەتی کازمی پێشکەشی کردووە بۆ چارەسەرکردنی دۆخی ئابووری وڵاتە و جەختی لە دوولایانی زۆر گرنگ کردووەتەوە کە لە ماوەیەکی کەمدا کاریگەری هەبێت. یەکەمیان ڕاگررتنی بەهەدەردانی خەرجی گشتی دەوڵەت بۆ نمونە گازی هاوردەکراوی ئێران بە نرخی 3 هەندە دەکڕن و دواتر بە کۆمپانیای بەرهەمێنانی کارەبای لە ناوچەی بەسمایی دەدەن ئەویش کارەبا بە نرخێکی 3 هەندە بە حکوومەت دەفرۆشێتەوە. ئەوەش بەهەدەردانی گەورەی داراییە. لایەنی دووەمیشی زیادکردنی داهاتی گشتیە ئەویش بە کۆکردنەوەی باجی ڕاستەوخۆ و داهاتی خاڵە سنووریەکان. لەوبارەیەوە شارەزایان ئەگەری دووبارەبوونەوەی درەنگکەوتنی موچەی فەرمانبەران و هەڵکشانی ناڕەزایەتیەکان بە دوور نازانن هۆکارەکەشی بۆ داکەوتنی پارەی کاژ لە وڵات و ئاڵۆزبوونی سیاسەتی دارایی دەگەڕێنەوە.